ئێرە کارگێکی ئاسنا لە شاری سلەیمانی ئەو کرێکارانشی کار دەکەن سەرقاڵی ڕێخستن و کۆکردنەوەی ئاسن و ئەوان قورسترین ئیشان هەڵبژاردووە. لەوێدا کارکردن توانا و هیلاکبوونی زۆری دەوێت تا ئەو ئاسنانە جیابکەنەوە. ئەو ئاسنەشی قەبارەی گەورەیە بەو شێوەیە پارچە پارچە دەکرێت و دواتر دەگوێزرێتەوە بۆ ناو کارگا. دوای گەیاندنی ئاسنەکان بۆ ناو کارگا لەوێەوە بەهۆی ئامێرێکی موگناتیسی بەهێزەوە ئاسنەکان هەڵدەگیرێت و دەخرێتە ناو کوورێکی تایبەتەوە بۆ تواندنەوە. هەموو ئاسنە شکا و سکرابانی کە کۆکرابوونەوە دەهێنرێنە ئێرە، جارێشتر لە ڕێم کوورەیەوە دەتوێنرێنەوە و دووبارە دەکرێنەوە بۆ ئاسنەی کە بازاڕ پێویستێتی. ناتوانین وەکو ڕیسایکڵە ئاعتیباری بۆ بکەیت کە ئەو بە سکرابە و ئاسنەشکاوانە هەمووی کۆکاتەوە شار پاکاتەوە لەم ئاسنەشکاوانە و جارێکیکە ئەماناکاتەوە بە بەرهەمی بەسوود و بەکارێتەوە جارێکیکە لە ژیانی ڕۆژانەیە. ڕاستەوخۆ کە ئێمە نزیکەی 200 کارمەند ئیشەکەن لە کارگەکەیە بێجگە لەوەش هەلی کاری ناڕاستەوخۆ کە بۆ کەسانەی کە سایقن نەقلی سکرابەکەکەن بۆ کەسانەی کە با بڵێن بازرگانی بە سکرابەکەوەکەن بەکڕین و فرۆشتنیەوە کە هێنن بۆ ئێمە بە ناڕاستەوخۆیی ئەتوانین بڵێن نزیکەی 200 بۆ 300 کەسی کەش سوودمەند دەبێت لە ئیشکردنی ئەم کارگانە. ئەو گەرمەی کە پێویستە بۆ تواننەوەی ئاسنە لە کارکەوتووەکان 1650 بۆ 1700 پلەی سەدیە. دوای تواننەوەی ئاسنەکان لەو کاتەی بەقاڵب دەکرێت پلەی گەرمەکەی دەگاتە 1650 پلەی سەدی کەوەش پلەیەکی گەرمی ئەجگار بەرزە. کرێکارەکان بە وریاییەوە مامەڵەی لەگەڵ دەکەن. بەم شێوەیە بەرهەمەکەی ئێمە دەرەچێت و بەرهەمی کۆتایی لە قاعی سەحرا بەشی یەکەمی بەرهەمەکەی ئێمە حازرە بۆ بازاڕکردن یان بۆ دروستکردنی بەشی دووەمی بەرهەمی ئێمە لە ناو کارگەکەمانە کە یەکەین بە زاویە و بە چەناڵ و لە داهاتوو شایشەڵا شیشمانە بێت. ئێستا ئەم بەرهەمە ئامادەیە بۆ ئەوەی کە بیفرۆشین بۆ بازاڕ. لە شاری سلەیمانیدا 5 کارگەی ئاسن هەیە و ئەو کارگەی ئێمە وەک تیمی کورسات نیوز یەک ڕۆژ لەگەڵیاندا بووین ڕۆژانە 100 تۆن ئاسن بەرهەم دێنن. دوجار ئەو ئاسنەی کە بەرەم هات دەتوانێت کێبڕچەی بەرهەمە جیهانیەکان بکات. بەواتە ئێستا لە سلەیمانی ئەو ئاسنەی بەرهەم دێ ئاسنێکی کوالیتی باش و جیهانیە. پاش هەوڵ و ماندووبوون و مەترسێکی زۆر لەسەر کارمەندەکانی ئێرە ئەم ئاسنە بەرەم هات. هێمن قادر، کورسات نیوز، سلەیمانی.